ڕێز و سڵاو بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان هاتوومەتەوە خزمەتتان بە بەرنامەی لێکدانەوە و هەڵوێست. ئەمڕۆژ دووسێ بابەت و باس دێنینە بەر لێکدانەوە و هەڵوێست و هیوادارین کە جێی سەرنجەوەی عازیزیش بێت و تاکۆتایی لەگەڵماندا بن. باسی بکەین سەرەتا بە پەرستارانەوە دەست پێ بکەین بە دۆخیەوان لە ئێراندا. باسی بکەین لە بێبایەخی دەوڵەت لە ئاست داواکاری پەرستاران. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ناڕەزایەتی دەربڕینی پەرستاران یەکێک لە دیمەنەکانی خەباتی جەماوەری لە ئێران بووە، بەڵام کۆماری ئیسلامی تا بە ئێستا گوێی خۆی لە داخوازیەکانی پەرستاران خەواندووە. ڕێکخراوی نظامی پەرستاریش کە ڕێکخراوێکی نزیک لە حکوومەتە وەکو پاشکۆی مەجلیسی ئیسلامی هەڵسو کەوت دەکات و بە بەڵێنی ناوەڕۆک و بێ پشتیوانە هەوڵەداد ئەمڕۆ بەسپەی پەرستاران لە چاوەڕوانیدا ڕابگرێ و بە شێوەیەکی فریوکارانە خەباتەکاندا بمرکێنێتەوە. کەس ناتوانێت نکۆڵی لەم ڕاستیە بکات کە پیشەی پەرستاری لە ڕیزی یەکەمی کارە دژوارەکاندایە. پیشەیەکی گەلێک هەستیارە و پڕە لە بەرپرسیارەتی و دایمەن پڕە لە دڵە ڕاوکێ کە ئەگەر غەمی نان و دابینبوونی بژێوی ژیانیشی پێزیاد بکرێت ئەوەندەی دیکەش دژوارتر دەبێتەوە. ئەگەر لە پیشەکانی دیکەدا بە هەموو دژواربوونیشیانەوە بە هەموو سەختیەکانیانەوە بەڵام ئینسان لەگەڵ ئامرازی بێگیان کار دەکات، لێرەدا کاری پەرستار پەیوەندی بە ژیان و بەمەریی ئینسانەوە هەیە. بە هیچ پێوانەیەک ڕەوانیە کە پەرستار هەم لە سڵامەتی و لە گیانی خۆی مایەدا بنێ و هەم لە هەمان کاتدا نیگەرانی بەڕێوەچوونی بنەماڵەکەی و داهاتووی مناڵەکانی بێت. بە هەر ڕادەیەک دڵە ڕاوکێ و نیگەرانی لەم چەشنە بەسەر دەرونی پەرستاردا زاڵ بێت، هەر بەو ڕادێش ئاستی ئاگالێبوون و شانسی چاکبوونەوەی نەخۆشیش لە بیمارستانەکاندا کەم دەبێتەوە. ساعتی کاری دوور و درێژ و قورسایی کار و بەرپرسیارەتی هەستیار لەم لایشەوە حەقدەست و مەزایی کەم و داهاتووی نادیار و زەمانەت نەکراوی پەرستاران کاریگەری تەنیا لەسەر ژیانی پەرستاران خۆیان نییە، بەڵکو ئەم بێبەشیە سەڵامەتی کۆمەلگا دەخاتە مەترسیەوە و گیرگورفتی جددی دەخاتە سەر ڕێگەی چاکبوونەوەی نەخۆشیش. ئەگەر پیشەی پەرستاری خۆی لە خۆیدا پیشەیەکی دژوارە ناکرێت بە زیادکردنی ساعتی کار و بەبڕینی تاعتیلی هەفتانە و بە نەدرانی حەقدەستی گونجاو دژوارتریش بکرێتەوە. پەرستاران بەڕاستی و زەحمەتکێشانن کە خۆشەویستی هەمووان و خاوەن ڕێزێکی تایبەتین لە کۆمەلگادا، بەڵام قەت پاداشی ڕاستەقینەی خزمەتەکانیان وەرناگرن. پەرستاران کە شەو ڕۆژ بە شیفتی کاری درێژماوە و بەکاری پڕ لە دڵە ڕاوکێ دڵ سۆزانە و سەبورانە لە خزمەت نەخۆش و سەردەمەدیتوان و بێتواناکاندان بەردەوام بەجەستە و دەرونی ماندووەوە و دنیایەک لە دڵە ڕاوکێ دەستنەوە بۆ ماڵەوە تا خۆیان بۆ ڕۆژی دواتر و شیفتێکی تر ئامادە بکەن. ئەگەر باسێک لە ئامارەکان بکەین بە پێی ئامارە دەوڵەتیەکان لە ئێراندا لە بەرامبەر هەر سێ تەختی نەخۆشخانەدا تەنیا یەک پەرستار هەیە و لەم بارودۆخەدا گەلێک لە نەخۆشەکان بەهۆی ئاگاداری لێ نەکرانی پزیشکیەوە گیانیان لەدەستەدەن. لە حاڵێکدا کە بە پێی ئیستاندارە جیهانیەکان دەبێ بۆ بەشە گشتیەکان لانی کەم دوو پەرستار بۆ بەشە تایبەتەکان وە دوو پەرستار وە لە بەشە تایبەتەکاندا 4 بۆ 5 پەرستاریش بۆ هەر تەختێکی نەخۆشخانە بوونی هەبێت. کاروە گوتمان لە ئێرانە بە 3 تەخت جا پەرستارێکیە. ئەم گوشارە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە بۆ سەر پەرستارە. ڕاستی واقعە دەوەیە کە داواکاریەکانی پەرستاران بەبێ ناڕەزایەتی دەربڕینی ڕاستەوخۆ و ڕێکخرا و یەکگرتوانەی خۆیان نەبێت دابین نابێت. تەنیا بە خەباتی یەکگرتوانەی پەرستاران و بە دەورنواندنی پێشڕەوانی ئەو بوارە و ڕاکێشانی پشتیوانی جەماوەری خەڵک و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکەیە کە ئەتوانن پەرستاری وەکو پیشەیەکی هەستیار و دژوار و پڕ لە بەرپرسیارەتی و یەکسان لەگەڵ ستانداردە جەهانیەکانی ئەم پیشەیە و بەهرەمەندبوون لە حەقدەستی گونجاو بەسەر دەوڵەتدا بسەپێنن. ئازیزان ناوبڕێکی کورت بدەن دێمە خزمەتان.
سلام ای غروب غریبانه سلام ای طلوع سحرگاه رفتن سلام ای غم لحظه های جدایی خدا حافظه شعر شب‌های روشن خدا حافظه شعر شب‌های روشن خدا حافظه قصه عاشقانه خدا حافظه آبی روشنه خدا حافظه عطر شعر شبانه خدا حافظه هم نشینه همیشه خدا حافظه داغ بر دل نشسته تو تنها نمیمانی ای مانده بی سپارم به دلهای خسته تو را می سپارم به میرای مهتاب تو را می سپارم به دامان دریا اگر شب نشینم اگر شب شکسته تو را می سپارم به رویای فردا به شب می سپارم تو را تا نسوزم به دل می سپارم تو را تا نمیره اگر چشمه واژ از غم نخوش کرد اگر روزگار این صدا را نگیرد خدا حافظه بر بهار دل خدا حافظه سایه سار همیشه
اگر سبز رفتی اگر زرد ماندم خدا حافظه نوبهار